حرام دەستبەری بۆ ئافرەت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر سوژنێ داکوترێ بەسەر سەری یەکێکتانە باشترە بۆی لەوەی دەستی بەر ئافرەتێ بکەوێ پێی حرامە. ئیتر لە بازار بێ دەستی بۆ بەرێ، لە شوێنان بێ بە ڕەزامەندی خۆی بێ، بە بێ ڕەزامەندی خۆی بێ، تەوقەی لەگەڵ کە هەرچیەک یەک مێخیاسن بەسەر یادا کوترێ کە تا ئێرەیە باشترە بۆی لەوەی دەستبەرێ بۆ ئافرەتە. ئەمە پاراستنی کەڕامەتی ئافرەتە لە ئیسلامە. هیچ ڕێژکە و یاسایەک نییە سزایەکی ئاوای بڕیاردا بێ بۆ کەسێک کە دەسەبا بۆ ئافرەتێک کە پێی حەڵاڵ بێ. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیە دەستی نەداوە لە ئافرەتێک کە پێی حرام بێ. ئەمڕۆ خەڵکە بینی حەڵاڵ یەکا دەستبەی لە ئافرەت، تەوقەی لەگەڵا بکەیت ئەو بابەتان حەڵاڵ یەکا ئەڵێەوە تەوقەی دیپلۆماسیە دروستە، تەوقەی سیاسیە دروستە، ئەڵێ لای ئەوان حەڵاڵە تۆ ئەگەر کە دەستیێنان نەیکەی ئەوە دڵی ئەشکێن. لای ئەوان چاک تێگەشتون لە کللتوری وڵاتان، ئەگەر بزان کللتوری خۆتاسەنە خۆیان هەر دەست نایەن اعتیادیشە بەلایەنەوە، ئەگەر دەست بێن و تۆ کللتوری خۆت ڕەتیکەیتەوە خۆیان اعتیادیە بەلایەنەوە. بەس لێرە مەلا بۆیانە بێ بە مەحامی وەڵێ دڵیان مەشکێن تەوقەیان لەگەڵاکەن. تو بەس خۆی